بەڵازان خۆشەویستامان لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا بابەتێکی گرنگ باز دەکەین، ویش باسکردن لە ڕۆڵی حوجرە لەگەڵ پێشکەوتنی زانست و تەکنۆلۆژیا لە ئێستادا، بەڵام ئەو ناوەندە گرنگی کە تاوەکو ئێستا هەر گرنگی پێدەدرێت و ڕۆڵێکی گەورەی هەیە لە پێگەیاندنی تاکی زۆر باش، تاکی پەروەردەکراو بۆ کۆمەڵگا، ئەویش حوجرەکانە. هەر لە دێر زەمانەوە میلەتی کورد توانیویەتی لە ڕێگەی حوجرەوە هەر لە منداڵیەوە ئەو تاوەکو ئێستاش تاکینی ئەم کۆمەڵگایە ڕابهێنێت لە زانستە گەورەکانی لە قورآنی پیرۆز، لە فرمودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم، و تەزکیەی نەفس و بەهێزکردنی کەسایەتی لەوەی کە زۆر جار ئەم کەسەکە لە منداڵیەوە لە خانەوادەکەی دوورەکەوێتەوە و وردە وردە ڕادەهێنێت کە پشت بەخۆی ببەسێت. زۆر شتی دیکە لە حوجرەکاندا کە ناوەندێکی گرنگ بۆ لە مێژەوە تاوەکو ئێستا. ئێمە باز لەم تەوەرە گرنگە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد پێنجێنی زانایانی. مامۆستاگیان زۆر بەخێر بێت. زۆر سپاس سەرکەوتوو بن یا ڕەب موفقتان کە ئینشاءالله. سلامت بیاخوا. مامۆستا بێمەوە کەمێک لە قەدیم باسکەین، حوجرە چ ڕۆڵێکی هەبوو، چۆن خێزانەکان بەو پەڕیشانازیە و منداڵێکیان کەسێکیان هەبووە لە حوجرە هەمیشە لە نێو مەجلیسەکاندا بە گەوری و بە ڕێزەوە باس لەو کەسە ئەکرا. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، درود و سڵاو بە سەیانی پاکی پێشەوە سەردارمان ڕەسوول الله صلی الله علیه وسلم، یارانی و زانان و خواناسان بگشتی. سپاسی وی بەڕێزیشکەم و بیدرانی عزیز و ئەو ستافە بەڕێزیش کە سەرقاڵی بەرهێنانێن بەرنامەیەن. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی گەلی کورد یا مێژووی ئیسلامی بەگشتی و گەلی کورد بە تایبەتی، دەبینی لەو کاتەی لەو ساتە وەختێک کە قوتابخانەکان هێشتا لەدایک نەبوون، زانکۆ ئەکادیمیەکان هێشتا ناویان نییە لە ناو فکر و لە هزری ئینسانەکانە. لەو سەردەمەی کە ئیسلام ئاشنا بێ بە گەلان بە نەتەوەکان بە وڵاتان، یەکێک لەو شتانەی کە لەگەڵ خۆیان بە دیاری دەیهێنێت بۆ مرۆڤایەتی، بۆ جیلەکان، بۆ هەموو چینەکانی کۆمەڵگا لە هەموو نەتەوەکانە بریتە لە زانیاریکردن و زانست پێدان. چونکە خودی پەیامی قورئان، پەیامی ئیسلام لەسەر مەسەلەی ئیقرا دامەزراوە کە بەڕاستی پێشەوەی کە پێ دەڵێت دیندار بە ئەبێ خوێنەوار بی بۆ دینداری، بۆ بە خوێنەوارکردنی عەقڵە، بۆ فێرکردنی ژیری ئینسانەکە، بیرکردنەوەکانی هەڵگە سەنگردەکانی یان کارکردنەکانی یا چوونە ژێرباری لە جەهلەوە نەبێ، ئەبێ لە زانستەوە چێتە ژێرباری هەر تەکلیفە هەر ئەرکێکی کێشێ. بۆیە ئیسلام لەگەڵ هاتنی بۆ هەر کۆمەڵگەیەکە یەکەم دەستپێکێکی کە دەست پێیەکە لەگەڵ ئەو گەلانەدا فێرکردنە. جا ئەو فێرکەوتنە پێش دەبەستێ بە کۆمەڵێ زانست کە پێویستێتی. بۆیە هەر لەگەڵ گەشتنی ئیسلامی بە وڵاتی کوردستانی خۆمان ئەلحەمدولیلا ئەویش بێبەش نەبوو لەو فرۆسە فێرکردنی کە فێرکردنێک بۆ زانیاریکردن و پێدانی زانست بووە. بۆیە کە زاناکانی ئەم وڵاتی ئێمە کاتێکە خۆیان شارەزابوون، ئیتر بە ئەرکیان زانی و ئەبێ ئەو زانستی کە پێیەتی بیگەێنە بە خەڵکی. چونکە قاعدەیەکی قورئانی و قاعدەیەکی شەرعیشمانە، ئەهلی علم ئەبێ بەڕاستی بەخیل و ڕەزی نەبن، نابێ ڕشت بن تا ببەخشن لە زانستەکان زیاترەکە، وەکو چۆن ساماندارێک کەسێک کە سامانی هەیە هەتا ببەخشێ لێی زیاترە بێ. بۆیە بەم بیرکردنەوە بەم هزرەوە هەموو زانایەک لە هەر شوێنێکا کە جێگیر بۆ چ لە مزگەوتێکا و بێیاق و لە خانەقایەکە یا لە تەکیەکە ئیلا ئەبێ ئەو ڕۆڵەی بینی بێ، وەلەو کان ئەگەر ڕۆڵەکەشی بچووک بێ بە فێرکردنی چەند جوزێکی قورئانی پیرۆز بێ، ئەبێ هەڵ ئیش بکا لەسەر ئەوەی کە خەڵک فێرکا. بۆیە لە ڕاستیدا زانکۆکان بڵێن ئەو زانکۆ گەورانە کە بڵێن حوجرەکانە، کاتێک لە پەڵام مزگەوتەکانی ئێمەدا کە بە ناوی حوجرەوە، حوجرە ناوە بۆ ژوورێکی بچکۆلانە یا قوڕینەیەکی تایبەت کە لە دەروی مزگەوت یا لە تەنیشی مزگەوت ئاساس کراوە. مامۆستا تایە ماوەتۆ لە کاتێکا کە ئەگەر نوێژی تەواو بوو بێ و یا پێش نوێژ چاوەڕێی خەڵکا بێت دەوێتە پرسیارێکیان نەبێ. دواتر ئەمانە خەڵکانی هاتوون لە خزمە مامۆستا فێر ببن، بۆیە کە نیزامی فێرکردن لە سەرەتاوە هەر تەنها لە خزمە مامۆستا شتیان خوێندوە. دواتر کە ئەم پرۆسە گەشاکە پێویست بەوە هۆ کە ژووری تایبەت هەبێ ئەو قوتابیە کە دێ بۆ خوێندن نەچێتەوە ماڵەوە، چووکە وتوانە علم طبیعەتی وایە، لە علم لە فکر و فەلسەفەی ئیسلامی دەڵێ بزانن ئەگەر تۆ خۆت دانەبڕی لە هەموو شوێنێک، هەموو خۆت نەدەی بە منیچی خۆ من نادەمێ. ئەم منطقە لە لۆژیکە لە عەقڵی زانایانی کوردیە و هەروەها مامۆسای کوردیش لە ناو عەقڵی و لە ژیری فێرخوازە ئەیچان دەیگوت تۆ ئەگەر خۆت دانەبڕی لە کەس و کار و خواستەکانی دنیاییت و بە هەموو ڕۆح و گیان و هەست و خۆت تەسلیمی زانست نەکەی، علمەڵە من یەک قەتری خۆ من نادەمێ، بۆیە قەترەیەکی من بەستاوەتۆ بە لێبڕانی تۆ. لێرەوە وای لێ هات کە ئەبێ فەقیه و قوتابیەکان بێنە مزگەوتەکان بمێنەوە دابڕێن لە کەس و کاریان، خۆی دادەبڕی بۆ خوێندن.
لێرەوە کابوو مەدرسە بوو بە قوتابخانەیەکی زۆر گەورە نەک تەنها قوتابخانەیەک ئینسان فێری بەس قورئان بکا و هیچی تر یا بەسەرها فێری نوێژ و ڕۆژوو مامکا و چۆن نوێژەکەین وەکو مەدرسەکان وای لە هەز زانستێکی زۆر لە خۆ بگرێ ئەو زانستانەی کە لەو سەردەمەیە باو بن بەشێکیشی لەو سەردەمەیە باو بن ئێستەکانی لەم سەردەمەیە وەلانراون کە ضرورەتێکی ژیانە مەسەڵەن بۆ نمونە لە زانستی لوغەی عەرەبیە لە زانستی لوغەی کوردیە لە زانستی زبانی فارسیە تورکیە ئەمانە کۆمەڵک کتێبێ خوێنان زیاتر لە 8 بۆ 9 کتێب خوێنراوە بۆی ئەو قوتابیەکە بێ ئەم زبانە بزانن چونکە زبانی منطقە و ناوچەکەی خۆیەتی منی کورد لە ناوچانەدا لەگەڵی کلمە زبانە تەماسم هەیە یا لەگەڵ فارسە عەلاقەم هەیە لەگەڵ کوردە عەلاقەم هەیە لەگەڵ تورکە عەلاقەم هەیە بۆیە ئەم سێ زبانەیان فێرە کردی هیچ نەبێ ئەگەر تۆ قسەیەکی بیست لەگەڵ ئەوان چوویتە لای ئەوان لێیان تێبگەی کتێبێکی ئەوان هاتە بەدەستت بزانی لێ بخوێن تۆ چیتایە لە ڕووی لۆغۆ سەرتا فێرجا کوردەکەی خۆشە دەبێت فێربی عەرەبی بکێ بە کوردی کوردی بکێ بە عەرەبی بۆی فێربی زبانەکەی خۆشە تعبیری لێ بکەیتەوە لە زانستی ئەمە لوغە لە ڕووی مەسەلەن لوغەی عەرەبیەوە قەواعیدێکی لوغەی عەرەبی چاکیان پێوتی بۆی کە شتە خزمەت قورئان و سونەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە زانست تۆ چیتە خزمەتی بۆ چونکە علومی لوغەی عەرەبی و کوچەقۆی واتانێ کەسێ بێ شووتیە قاشکە ئەگە بە چەقۆ قاشیکە بەخواستی کەسی بەرامبەر قاشیەکە بە زەگەرات و بێ چەقۆ بێ بیەم بەعرزە هەر پارچە بەلایەکە ڕۆ کەمێکی سوود بەندەبێ و کەمێکی قێز دەبی خۆی بەشێکی قێز نایبی خۆی زانست لە ڕووی زەندەر شەرعیەوە بۆ علومی شەرعی بۆ قورئان و سونە ئاواییە ئەگەر علمەکەی پێ بوو ئەتوانێت جوان قاشیکا و بیدا بە بەرامبەر و کە متەکەلیم مخاتەبەکەیەتی دوایەوە لە زانستی ڕەوانبێژیە سیرەکەی لە زانستی ڕەوانبێژیە بەلاغەیەکی زۆر زۆر باش لە زانستی شعردانان و عروزە فێرانەکەی چۆن ئەدەبیات بەڕاستی هەست بووە کە شاعیری گەورە هەڵەکە و لە حوجرە هەڵەکەوت زەڤژای فەلسەفە و منطقە ئەخە بابە لەو زبانی لۆژیک زانستێکی یۆنانیە ئێتە عالەمی ئیسلامی سەرەکەی زانەکانی ئێمە زانستی منطق و لۆژیکیانەوە پیاوی منطقی گەورەمانتی هەڵکەوتووە مەسەلەنێکە لەوانە لە زانستەکانی تری وەکو زانستی فەلەکناسی زانستی طبی ئەخە بابە خۆسەهل لەناو حوجەکانە خەڵک فوتە طەبیبێک حەکیمێ بۆ چەند خەڵکی عیلاج کردووە کولیە طب نەبوو بەڵام حوجرە کولیە طب بوو ئەسوو خەڵکی فێرەکرد چۆن عیلاجی نەخۆشیەکانکەی بۆ طبی نەبەویانە خوێند و لەنجە بابەتیانە خوێن فەلەکناسیەکان مەسەلەن سەیری فەلەک ئاسمانی ئەو سەردەمە چی لە ئاسمان تێگەشتبووین لە حوجرای خوێنرا ڕیاضیات و بیرکاری بە شێوازێ بەم دەستانە زەڕ و تەقسیمەکرا ئێستەکان وەرە بۆم کە هەر بەدەست مامۆستا فێر بوو بەم پەنجانەی ئەیتوانی تەقسیم کە دابەشکردن کە لێکدام کە دەدەرکردن کە دابەشکردنی میراتی ژەم پەنجەکانی کرد سێ ئەوە 4 5 ئەو ناکە ئێستا بە حاسیبەکەش بۆ من ناکرێت بە حاسیبە ناکرێت هەموو فێران کردی بەم بڕگانە تەنها ئەم بڕگانە هۆنەرێکی زانستی گەورە لەو سەردەمەیە کە ئەوەندە لە پێشکەوتوو بوو حوجەر لەگەڵ ڕۆژگاری خۆیان پێشکەوتو بوو توانی بی خەڵکی پێ بگەین بۆیە کابینی بەرهەمی ئەو حوجرانە ئێستاش شانازیە میلەتن ئێستا گەبچین و ئێمە کاتێکەمانوێن نەتەوەی خۆمان بناسین ئەبێ بگەڕێن و دەستخەتی فلان شاعیرمان دەستخەتی فلان زانامان 200 ساڵ پێش فلان کتێبی نووسیوە ئێستا لە کتێبخانەیەکی تورکیا بڕۆ بگەڕێ چەند بەرهەمی زانای کوردی هەیە 300 ساڵ تەمەنێتی 400 ساڵ تەمەنێتی هیچ زانایەکی کوردە شاکارێکی جوان نێکێ لەوانە کە مەسەڵ معجبم لە دێکێ لە کتێبخانەکانی ئەستەمبوڵە زانستی منطق نووسەرەکەی زانایەکی کوردە خەڵکی تورکیایە یەک کتێبی نووسیوە لەسەر منطقی ئەرستۆ بە نەقدێکی زۆر عەجیبەوە بە فکرێکی زۆر فراوانەوە ئێمە لەکوێ کەوتووە سعید نوورسی لەکوێ هەڵەکەوی ئەو پیاوە مبدیعە داهێنەرەکە کۆمەڵێک تێگەشتنی هەیە لە ئەسڵەن فەلسەفیانە لە قورئانی پیرۆز لەکوێ فێر بوو لەمە قۆلە زانکۆ نەخوێن هەر لە حوجرای خوێندی ئەو شاعیرە گەورانی کوردستانی خۆمان لەکوێ فێر بوون ئەمانە شیعری بەم شێوازە شیعری عیرفانی و شیعری فەلسەفیان هەبێ بەو شێوازە دابینن لەکوێ خوێندە خۆ لە زانکۆ ئێستا زانکۆ شاعری وامە بۆ هەڵناکەوێت بەڵام لە حوجرا هەڵکەوتن کەوا بۆ حوجرە خودی خۆی ئەم قوتابخانە گەورەیە بوو بە شوێن و بە جێگەیەک هەموو خەڵک محتاجی بوو بۆ فێربوون بۆیان محتاجی بووی بۆ بەلاغە ڕەوانبێژی محتاجی بووی بۆ طبی بۆیان محتاجی بووی بۆ حتا سەریقە و تێگەشتن لە ژیانی محتاجی بووی مامۆسایە کاتێکەکانی لە مزگەوتێکا قسەی بۆ خەڵکەکە خەڵکەش محتاجی و مامۆسایە بوون چوە مامۆستا تەنها قسەی بە زەرت نوێژ بوو نوێژ و ڕۆژوو ناکرد باسی بازرگانی و تیجارەت و شێوازی کارکردن ئەخلاقی فەلاحێک ئەخلاقی کش و کەشناسی ئەخلاقی مەسەڵەن کەسێکەوە کە شاوەرزیەکە ئەخلاقی کەسێک کاشێ فرۆشتن و کڕینەکە ئەخلاقی جانبازێک بێت چۆن بێ یانی سەرەکەی مامۆسایەک دەدەیەک بووە ئەو مامۆسا کە ڕۆڵی خۆی بنێ ئێستاش ئەهلی ئەو دێ شکۆی ئەو مامۆسایان پێوە دیارە سیفاتی ئەو مامۆسا کە چەنە توانیوێتی کایگە لەسەر ڕۆحیان لەسەر ئەخلاقیان چۆن بەناوبانگ بوون لە ڕووی ئاکارەوە ئەمە چی بووە مزگەوتە مەدرسەکان
بوونەتە قوتابخانەیەکی زۆر گەورە بۆ پەرۆدەکەنی هەم نەوەکان و مناڵەکانیان هەم خۆشیان خەڵکی گەمەنتەقەکە بۆیە مزگەوت تەنها بوو بڵێن شوێنی نوێژ نەبوو ئێستا کراوە شوێنی نوێژ بوو شوێنی دادگاکان بوو شوێنی فتوا بوو شوێنی تعلیم و فێرکردن بوو شوێنی هەندەسە و فکر بوو شوێنی لۆژیک و منطق بوو شوێنی داهێنان بوو هەموو شتەکان گەڕاوە ناو مزگەوتەکان و مامۆستای مزگەوتی بەڕاستی بوو بە سەرۆکی هەموو ئەو جۆرە ئەو سافە گەورە ئەو دەستگا گەورەیە. مامۆستا لە ڕووی زانستی و باست لەو جیاوازیە کرد کە لە نێوان حوجرەکان و زانستی ئێستا هەیە لە ناوەندە پەروەردەیەکاندا ئەگەر لە ڕووی پەروەردەوە باسی بکەین جیاوازی پەروەردەی حوجرەکان چییە لەگەڵ پەروەردەی مۆدێرنانی باس لەوا کرێ لە پاراستنی بەها کۆمەڵایەتی و ئاینیەکانیشدا حوجرە زۆر ئەتوانین بڵین ڕۆڵی هەبووە لە بەرامبەر ئەو کولتورە نامۆیانی کە دێتە ناو کۆمەڵگای کوردیەوە هەر بۆ ئەوانەی کە لە حوجرا بوون هەمیشە بینی دوری کوردیان لەبەرا بووە و بەردەوام زمانی خۆیان پاراستۆ بەراورد بە و شەپۆ لە نوێیانی کە هەیە لە دەست خۆڵەکە زۆر جوانە بەڕاستی بە کورتی باسێکەوە کەم حوجرەیەکێ لەو شتانەیە کە زۆر بەهێز بوو کاشوتە هەر حوجرەیەکەوە مامۆستا مەرجی یەکەمی ئەوە بوو کابێ ئەو کەسێک کەوە لێگرێگەرا بۆ مێژوویتەوە لە فڵان حوجرەوە کە هاتووی دەوێت پرسیزانە ئەم فەقەی لەوێ ئاکاری ئەخلاقی یا دەرکراوە یا خۆی هاتووە بۆ ئەمە چووکە مامۆستا ڕێی نادا هەر فەقەی لادانێکی ئەخلاقی بچووکیشیە وایە لە حوجرە جێ ناکردەوە. دوو مامۆسا بەردەوام لەگەڵ فەقەکەی بوو شەو ڕۆژ متابعەیەکە من لە بیرم دێ مامۆساکە ئێمە نەنیوە شەوە هاتە دەرۆزانی ئێمە چیەکەین بەدزیەوە هاتە دەرەوە لە حوشەکە کە تاریک و گوڵۆ پشتە کوژایەوە مامۆسا متابعی فەقەیەکە زانە ئەو لۆ سوچە ئەو لۆ قەراغی خەریکی چییە نەک جارێکی دووجە سێجەزا متابعی کردووی ئەم جادووە ئەگەر مامۆسا بیزانە فەقەیەکمان هەیە جۆلادانی هەیە یەک مەسەن چاوبازیکی سەر دیوارەکە بکردایە یا مەسەم چوار دەروانە لە شەوا دووسە جا چوار دەروانێ ئیلابانی محاسبەکەم شەوە چوو دەرەوە ئیشە چی بوو وڵایکی ڕۆشتی ئەمە نقطەیەکی تر کە زۆر گرنگ بوو بەردەوام مامۆسا لە هەموو دەرسەکانە کە ڕۆژێک ئیلا دەرزێکی وەعزیار هەبووە ئیلا ڕۆژێک دەرسەکەی تۆ تاگە ڕۆڵێکیان ئەم عیلمە پێویستی قاعدێکی هەیە پێویستی بە کەسی متەقیە ئەبێ ئینسانی خوازیاری زانستی شەرعی ئەبێ خۆ دیندار بی تو خوافە تەقوا الله ويعلمكم الله ئەگەر تەقوات نەبێ خوا تعلیمە ناکا لەبەر ئاگال لێبێ ئەم عیلمە لەگەڵ دڵێکی بێدینە لەگەڵ دڵێکی ناگونجاوە لەگەڵ ئینسانی بێسەلیقە ئینسانێکە کە خوا ناز نەبێ کۆ نابێتەوە ئەمە یەک دووهم فەرمووە هەر کاتێ تۆ لەم عیلمە ئەگە خوا نەخواست باش بەکارە نهێنا ئەم زانستە چەنە ئینسانەکە خێرەگە باش بەکاری بێنی پێچەوانەکەشی شەڕەکەشی زۆر وەبایەکی گەورەیە خوای گەورە سڕت هەڵماڵی وا حیا دەچێ بە حیاتی چاک نابیتەوە ئەمەندە مامۆستا وەسەتی بووە کردی چووکە بەردەوام لەگەڵ تابوو شەو ڕۆژ لەگەڵ تابوو سێکی لەو شتانش کە لە حوجرەیە هەبوو ئێمە بەڕاستای حەلەقاتی ذیکرمان هەبوو یعنی شەوانی سێشەمان کە عوتڵەمان هەبوو یا شەوانی جمعان دانیشتێکی حەلەقاتی ذیکر کە دانیشتنیە هەندی ئەذکار و دوعا و ئەوانەمان هەبوو ئەوە مامۆستا خۆی پێیەکردین بۆی کە لایانی دینداریمان و ڕۆحیمان بەهێز بێ چونکە لە حوجرەیە چەندە لایانی زانستێکت بەهێزەکە کە بڵێن لایەنە مادێکی جسمش حەزەکە گەورە و جوان دەرچی ئەو لایانی ڕۆح گرنگە عرفانیان زۆر بێت چونکە لە ناو حوجرەیە گرنگیدان بەلایانی عرفانی مهم بوو لەو کاتە پێڵەن تەسەوفێکی جوان کە بەڕاستی پشت ئەبەسێ بە تەربیەکی ئیسلامی ڕەسەن ئەمانە نقطەی گەورە ئێستا لە زانکۆیا لەش دەستگاکانی ترا ئێمە بەڕاستی ئەو پەروەردەیەنی چونکە بۆ قوتابی لەگەڵ مامۆسایەتە ناچەند سەعاتێکی کەمە لەوانە 40 دقیقە 45 دقیقە سەعاتونە لەگەڵ یابی ئیتر دواتر مامۆستا قوتابی علاقەیان پێکۆ نییە ئەمجا سەرچاوی پەروەردەی ئێستاکی شوێن نییە دەیان شوێنە دەیان جێگایە لە کەناڵێکەوە هەریەکە بە شێوازێ ئاراستەیەەکە لەوانێ هەر مامۆسایەک و شێوازێک ئاراستی هەیە یەک جۆر پەروەردە نییە بەزەو کاتە مامۆستانی مزگە هەموو متفق مستە پەروەردەکە کە پەروەردەی ڕۆحی پەروەردەیەکی ئاینی ڕەسەن لە سلوکیاتی غەزالی و ڕەحمەتی خوای لێ بێ ئاخوا و لە سلوکیاتی ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوا و شافعیەوە وەریان گرتو ئەبێ وەکو ئەوان دەرچین ئەوانە کرد بە سەرمەشقی پیاوی گەورەی ئەم حوجرانە ئەوان چ سلوکیەکان تۆ سلوکەت هەبێ لە کتێبەکەی ابن القیم ڕەحمەتی خوا لێ بێ لێوانێ بابەتی عرفانیان بۆ شیەکی دیتەوە ئێستا ئەمە نییە مەسەلا ئەم تەوجیهاتە بۆی لەو ساتە وەختانەیە فەقیه لەگەڵ گەورەبوونی عیلمەکەشە لایانی ڕۆحێگەشی بە هەماشیەوە بەهێزە بوو تاوەتی ڕەمەزان دەکرا بە عوتڵە ڕەمەزانان دەرس خوێندن نەبوو بەس ئەوە خەریکی خۆت بووتایە دابش کراوە بەرنامەکان بەشێکی خوێندنەوەیە بەشێکی مراجعە عیلمەکانە بەشێکی عیبادەت ئەبێ شەو نوێژت هەبێ ئەبێت لە ڕۆژەکان تا ئیخلاص ئەبێ ختمی قورئان ئەم ڕەمەزانە بەلایکەم و سێ ختم ختم کەی یعنی مامۆستا ئیجباریە کە دیێ بێت تۆ لەو پرۆسە بەشدار بی بۆیەتی خۆ بۆ خۆر نورانیە بووی لەگەڵیا چون لەگەڵ قورئانی پیرۆزە تۆ بژی ڕەمەزان هەموو کاتەکان سێ ختم کەی ناچارە بی هەموو ڕۆژە 3-4 سەعات بە قورئان بخوێنی
ئەمە بەڕاستی زمینەیەکی زۆر عجیبی نورین پیاکە بۆ ئینسان هەر خۆ لەگەڵ تێکەڵبوونی ئەم ساتە وەختانەیە ئەم ساتە نوریانەیە ئەزانین چه بەرەکە دەبات لە بەسەردا جگە لەوەی ئەمە بەڕاستی کۆمەڵی پیاوی تریش هەبوون لەو سەردەمای ئیسپادەمان زۆر لیانە کرد پیاوە ساڵحەکان کۆمەڵە سۆفی ڕێکوپێکی دیندار کۆمەڵی مثل پیاوی دیار یەکێ لەوانە من لەبیرم دێ حاجی عوسمانی سیدێ بە ڕەحمەت بێخوا هەموو جارە هات بۆ لامان تەمەن پیاوێکی من لە خزمەتی ئەمە هەموو زۆر قەرزاری ئەو پیاوین نەسیحەتێکردی گۆڕۆڵەیە ئێوە بەس بخوێنن بەس بە خاتی خوا بخوێنن بۆ کەس نا خەمی نە پارەتان هەبێ نە کتێبتان هەبێ بۆ خوا ئەم عەبای بەرم فرۆشمە ناڵم ئێوە بێپارە بن ئێنان بن بەس بخوا بخوێن تخوا نەکەن ئەخلاقی ناشرین ڕۆشتی ناشرین ژی ناشرین ئیخلاصتان تێک نەچێ ئەم قسانەی ئەم پیاوە هەموو جار دووبارەیە کردووە چەندین جار ئەزانین لەسەر ئێمە چەندە سلوکی دروستەکە لەسەر کاریگەری ئەم پیاوە بۆچی دێ هەموو ڕۆژ نەسیحەتمانەکە دیارە ئەو شتێکی تری دیوە لە کۆمەڵە خەڵکی تر ئەزانە بەرەو کوێ ڕۆشتون ئەو پیاوە بە ئەزمونانە بوون بە مامۆستا بۆ ئێمە بەسەرێکی تر لەوانە حاجی سەعید هەبوو بە ڕەحمەت بێخوا هەموو جارێکە بۆ مزگەوت پێشوێن جابەجار سەری لە حوزەکەی ئێمە هەدا پیاوێکی ساڵح بوو دانج لە لامانێ گۆزانین بۆچی هاتون فەقێکان يقول شو بيغمجانا فرمي أوانيك أهل علم الملائكة شاع بالين براخة إن شاء الله إيوز لو أنا ملائكة بالي براخصون هربوا خجالات يا كدي أو قصي وإما خجالاتك جاباش أجر إخوانا فاز إما سلوكك مع خراب ب قصي أم بياو جب جنابي لا يخوا خجالات أبي أبي خوان والدي كان هيجي مقصقت وصل رازرجه الله راست أما أنا براسي سلوكياتي كي برودي تايبة بويك فقيق لنا مزقوتا برودع بو بردوام دورو بري خەڵغانێکی عجیب و بە پەرۆدەکردنی بەڵام ئێستا لە دەرەوەی مزگەوتە خەڵغانەکە نییە ئەوجا ئەو کەسایەتیانش ڕۆڵیان نییە لەو شوێنەداتە نا کەسێکی مەحدود نەبێ هێندێکی بەداخۆ لەوەی کە لەوەیە بۆ ئامانجە و ئیش ناکات لەسەرەوەی کە ئەم پەرۆدە بکە لەوانێت تەنها وەکو وەزیفەیەکی حکومی دەرزەکەی تەواو چۆتە دەرەوە ئیتر ڕۆڵ نابینە لەسەوەی کە بڵێ کاکە خۆ وەزیفەیەکی ترم هەیە جگە لە مادیە زانستە نەزەریەکە ئەی زانستە پەرۆدەیەکە ئەوەی بەڕاستی وتە فەراغی گەورە بووە کاسەدەگەی کاردانەوەکەی خراپە یا بڵێن جێگرەوەکانی خراپن مەسەن لەوە نقطەیەکی تر کە زۆر مهم بوو لەناو فەقیهەتیە ئێمە بەڕاستی ئەو علمانەی کەمان خوێن هەمویان ڕەبتیانە کردەوە بەهێشتەوە کە شەریعەتە هەرچی زانستمانە خوێن هەموو زانستەکان هەمویان پێکەوە کۆکەی بۆ خزمەتکردن بە ئامانجێک کە شەریعەت شەریعەتیش داواچی لێکە ئەو هەموو ئەحکامە دەخوێن ئەمە مەسەن ئەحکامی شەرعی هەموو ڕۆژێ ئێمە دەممان لە بابەتەکانە بوو لە فەرموودە لە ئایا لە تەفسیر لە علومە تەطبیقاتمان لەو علمانە بە ئاەتەکانی قورئانە کرد هەمووی تەطبیقاتەکان هەمیشتی عملی نەزەری ئێخسە بابەتیەوەی کە پێ تۆژە بێ وا دەرچی ئێ معقولە من خۆم شتێ بڵێم دوای تەطبیقی نەکەم لما تقولون ما لا تفعلون ما هم رجاء بجوا هاتوانه تونت برايت بكاته مثلا بيجي مخالفات كي شو كأما درست وتطبيق يا كي أصول ما نخوين شو نص القرآن كده فلسفة أخوانين ونا ما بقرآن هنا فقه ما نخوين هالبها ماشي وحديث أخوين هالبها ماشي كم علم ما نخوين لخدمتي شو دقيق قرآن وسنة درناچو إذا ناشار تكاب بيت وبيوير ربط بيبيكو أما نقطة كي تريج براسي كبد الحجة دائما لا إمام موسى زمن ديارينا كلاب وعلوم فيربون زمن نبو أبوات وفير ببي مثلا فقيه لو أنا أبو هاي نزستانه وني بالي بين صال بزرز يق علمي يا أخوان حتى أو علم فيرنا ولا شو علم كتير أو إني مثلا والله يا كم صال تاكم ماني الشج دوام عن هي أبي لهم الشج ماني أتو بأم كتابة طاوب كي أو إني طاوب مرحلة كتير مرحلة فقيتي اللي باب زمن نبو بيجوري فيربون بو بويا فقيه وزيو بدو صالهم علم كان يا أخوان طاوب فقيه جو فقيه بين صال بودا صال جا بيجو ما مصاحب بودا صال بيجو ولا أخوان دنا وشو تواني علمك كم بوا تاتي أنا جش بما وصلش تيجي بينا وتوا أقول صار أنت بس صرفة ما أخوان بعد تطبيقي كنا يزاني كتير بخواني حتى في ربي تفسير نازني تفسير بخواني حديث نازني حديث بخواني بو فردك أوازينا أم فرد كنا خوي وايلي كده أنا ما يتولى قرشك قالوا بيلا قال يا النقطة كتير كهبوا براسي دائما كتاب منهج كان مرتب ونعي مثلا طاوكاريون لا سوكو أشي بقرص لا سوكو روشين بقرص بويا دائما سوكو كان وده بلا سلكوتي أم جانم بيننا ده كدوز الزخوين شتيجي تريش مع نبو لفقيتيا كزوج جوابو همو أو كاتوا قناعي كتير سلكوت مثلا قناعي سوقتا دائما قتابي ما قتابي كان ولا ما مستعد كبي ومستعد تويت ما مستعد شيء لك إخبار خوته ماله كبي ما مستعد ويا خد بنت قدوة بمي إخبار خوت هل هو توجه بليك ما مستعد بيا بخشيد أنا حجرة من مثلا فقيه بوم لسه مستعدية خوم دخلنا مستعد بينج بخوين
بەڵام ڕۆژانە 15 دەرزمەوتەوە ئێکابم 15 قوتابی ترم لە خوارەوە هەیە ئەبێ منێک کەچمەتە ئاستا عیبە مەسەلەن کۆمەڵە سیفاتم بێ بۆ شتێکیان پێوتین هەموو جارە زۆر بەقوت فەرموود حەسەنات الأبرار سەیئات المقربین قاعدەیەکی تەسەوفی زۆر بەقوتە ئەفەرمێ چاکەی پیاوە نزیکەکان ئەگە کۆمەڵە چاکە هەیە پیاوە نزیکانەکەن ئەگە مقربین بکەن سەیئاتە بۆ ئەوان ئەوانەی کە زۆر نزیکن لە خواوە ئەنی چاکەکاران ئەبێ لەگەڵ مقربینە عملەکانیان جیاواز بێ مقربینە بێ کۆمەڵەشتی بەقوترکەن لەوانەی کە حەسەنات ئەبرارێکە بۆیان گو حەسەناتی ئەبرارەکان چاکەی پیاو چاکان بۆ مقربینە بێتە سەیئات نابێ بۆ ڕازی بێ ئێمە جوانگو باشە کەوابم بمەتە مامۆستا نابێ کۆتەلەبەکەم وابم ئەبێ لە پێش ئەو بم لە ڕووی ئەخلاق و دینداری و تەقوا و خواناسیمەوە بۆیە ئەو منافەسەش لێ دروستە بوو ئەمانە هەمووی سلوکیاتێکی گەورەم بۆ پەرۆدەکردنی فەقیه مامۆستایان ئەو ڕۆشتە جوانە ئەو شتە جوانانەی بەدەل لە زانستەکە چۆن ئەکرێت لەم سەردەمی مۆدێرنەدا زانکۆ پەیمانگا شتە ڕەوشتە باشەکان وەربگرێت لە حوجرەوە و لە مامۆستایانی ئاینیەوە بە جۆری لە جۆرەکان کە ئێمە پرۆسەی خوێنین دروشم پەروەردەیە هەر یەکسەر ئەڵێن پەروەردە هەر لە قوتابخانەدا چۆن ئەکرێ ئەم ڕۆشتە جوانی کە لە حوجرەدا هەبوو بە جۆرە جۆرەکان تێکەڵ بە مۆدرنی ئێستا بکرێت و منداڵان و نەوجەوانان و گەنجان هەمووی سوودی لێ ببینن خۆی لە ڕاستیە یەکەم شت پێویستیمە بەدانانی سیستەمە ئێمە سیستم خودی خۆی سیستەمی پەروەردەیەەکە سیستەمێکە هەڵی تایە فراغی زۆری تایە ئەبێ ئەو سیستەمە جایکە پێشی گۆڕیوی کە بە سیستەمێکی پەروەردەی زانستی پەروەردەی واتە ئەو چۆڵانەی کە تیادی بۆشایەکانی پڕکێتەوە ئەم بۆشای پڕکردنەوانە جاهەرێکان بە کۆمەڵەش تاکرێ لە هەر قۆناغێکاشتی خۆی هەیە ئەمە یەکەم خاڵە هەنگاوی دووهەم ئامادەکردنی پیاوانە بۆ ئەوانە مامۆستاکانی چۆ ئەو مامۆستای کەچێتە ئەو پرۆسەیەوە ئەبێ ئەو مامۆستای پێشتر پەرۆدەکراوێ ئەم پەرۆدە تێرە بۆ مامۆستاکان گرنگە جا هەر مامۆستایە لە باجە چه پەرۆدەی سەرەتایی بێ چ ناوەندەکان چ زانکۆ پەیمانگەکانیشمان بێ پێویستەکە مامۆستاکانمان ئێمە بەڕاستی بکەینە مامۆستایەک کە هەردوو لایەنەکەی بەهێز بێ هەم لایەنی زانستی بەهێز بێ هەم لایەنی پەرۆدەیشی بەهێز بێ پەروەردەیەک ناتەنها نەزەری ئەخر پەرۆدەی نەزەریمان هەیە پەروەردەی مەسەلا عەمەلیمان هەیە من بەدوان بە قسەی نەزەری زۆر قسەی قەڵەو و گەورەکەم بەزەگە بێنەوە ماڵی خۆم ێرانم ئەگە تۆزە بە مێژوی خۆمان بڕۆمە خوارەوە ڕوم نایە ئەو دیوەم کە دیارنە لە خەڵکەوە ڕوم نایە باسیکەم بۆ خەڵک ئەوە پێوتێت پەروەردەیەکی نەزەری ئێمە زۆرمان هەیە مەسەن لەوانە سەر کەناڵێکدا ئەنیشە ماشەڵڵا تەرحی زۆرمان بۆکە دنیایە خاڵمە بۆ ریزەکە بەزەگە لە خۆی پرسین چەندی تەطبیقکەوە لە واقعە چەندی هەیە چەندی بە بەردەست توانیوێتی بە فعلی بیکە هەموو جارە من جا لە کۆمەڵە قسەم کردووە لەگەڵ برادەرانە ئەم نظامی مەسەن پەرۆدەی گەشە پێدانی مرۆیی ئەوانە ئەڵم با بە خاڵەکان زۆر گەورن بەڵام لە واقعە چەند توانی جێبەجێکەین تۆتە لە بە فەقیرە خەیتە سەر ئەم خەیاڵە بەزەگە بێتەوە بە ماڵی خۆیان بێتەوە بۆ واقعەکەی کوردستانی ئێمە چەند هاوکاری هەیە بتوانێت ئەمە جێبەجێکە هەموو کاتێکمە ئەمە قسەیەکی حەقیقی بە بیکەین بەڕاستی بۆیە کابێ پەروەردە لە ڕاستی مامۆستاکە کە پەرۆدەیەکی خۆی پەرۆدەیەکی هاوسەنگی هەبێ لە ڕووی زانستیش و لەوەی واقعیشەوە من شتێک نەڵێم خەیاڵ بێ شتێ بەڵام توانم واقع جێبەجێکەین ئەمە بە خودی مامۆستا ئەکرێ ئەوەی مامۆستا سێ هەم شێت بەڕاستی بریتێ لەوەی کە علوم علم ڕەبطکەنەوە بە ژیانەوە علم تەنها بە نەزەری نێخوێنی من ئەو زانستە کە پێم گوت ئەمە سوودی چییە زۆر جا مناڵم کاکە ئەوە ساو قەواعیدەم پێوتی ئەمە بە بۆچی باشەم قاعیدێ بیخەمە گیرفان و داین و هەوەیەکە ئەم هەوێ چی پێکەم ئەبێ پێڵم کاکە ئەم زانستە ئەمم فێرەکە ئەم فێرکردنەشی یەکێ لە ئاماجەکانی دەستەمەی منە بە ژیانێکەوە کە پڕ بێ لە کەرامەت پڕ بێ لە ڕێز ئەمە گرنگە ڕەبتی علوم بە واقعەوە ئێمە بەئاسی زۆر جار هەیە علمەکان کێڵێن بە خەڵکی هەمان بڕیوە لە واقع خێن باوێکی نەزەری خەیاڵی کەەوە بەڕاستی واکار کەسەکەی لە سلوکی پەرۆدەی نەزانێت چۆن ڕەبتی کاتەوە بێکەوە یا چۆن بەکاری بێنێ بۆ ژیانی خۆی لە ڕۆژانەیە ئەوە نقطەیەکی گرنگە چوارەم خاڵیش کە گرنگە بەڕاستی لەم بوارەدا ئەمە پێویستە منهەجێتێکی پەرۆدەی ترمان هەبێ ئەم منهەجە پەرۆدەیە خۆمان بە ئاستەکان دابندرێن بۆ ئەموو ئاستەکان چ لە ئاسی بەرز تا خوارەوە لە خوارە بۆ سەرەوە منهەجێکی پەرۆدەی ڕەسەن کە ئەم منهەجە پشت بەسێ بۆ قیم و بەهایانێک کە ضرورن بۆ ئینسان زۆر باش مامۆستایان ئەمە بکەینە دوا پرسیار گەر هاوکاریشم دواتر پرسیاری تری بە زۆر بە کورتی تا چەند گرنگە ئیستیجابەی کۆمەلگا بەگشتی ئەگەر ئەمە ئینسانە ینی مرۆڤە و هەڵەکە فەقیەک مامۆستایەکی ئاینی هەڵەیەکی کرد شتێک ڕوویە لە نێو کۆمەلگادا تا چەند گرنگە ئیدی ئەم کۆمەلگایە
یەکسەر نظرەیەکی نەبێ بۆ حوجرە بۆ مامۆستای ئاینی بۆ فەقیەکان وڵاوە هەمویان وانیان ئەوە بەرهەمی حوجرێ بەرهەمی مزگەوت تا بۆ شوازەیە ئەمە تا چەند گرنگە کە کۆمەلگا وشیار بێ بۆ ئەم بابەتە مامۆسایەکی ئاین یاخود بۆ فەقیە گەشتێک هەڵەیەک ڕووبات هەزارانی دیکە سوودیان هەبوو بۆ ئەم کۆمەڵگە لە ڕاستیان من ئەو بابەتە بە قسەیەکی مامۆستا نوورسی ڕەحمەتی خوای لەبێ وەڵامەدەمەوە کاتێکە یەک نمونەی زۆر جوانە هێنێتەوە فەرمێ ئەگەر کەشتێک لە ناو دەریایەکا بوو 10 نەفەری تیا بوو 1 نەفەریان مجریمە بەڵام 9 ساڵح و سادقی تایە ئایا کاتێک ئێمە ویستمان ئەو نەفەرە مجریمە تیابەرین دروستە لێرەوە کەشتێکە بە یەک دانە قازی فەرنقمی ئاوەکە بکەین ئایا ئینسانیەتە ئایا لە ڕووی لۆژیکی و عەقڵانەیە کارێکی جوانمان کرۆ بڵێن کەشتێک نەفەرێکی تیا با بۆی نەفەرێکی ناساڵحەوە 9 دانێن ساڵحیش بڕوە ئافەرمێ ئەوە زوڵمێکی گەورەیە لەم گەردونەشە کاتێک بین لەم زونیایە کێسامێ تیاژین ئەم هەموو زیانەوەرەشی تایە بەشێکی زیان بەخشە و بەشێکیشی سوودمەندە بەڵام ئەوەشی کە زیان بەخشە لە شوێنێک و ڕایەکی لایەکی ئیجابیشی هەیە چەندە مەسەن مارێک پێتەوەدا لەو لاشەوەیان بە دنیایشتی تەوەدا کە دیفاع لە تۆکە کاوە ناگونجێ لە بەروێک کە مار ئەڵم جارێ بنی گەستووە هەچی ماری دنیاوی خەمبی کوشم چونکە گەر هەمیانم کوشت سەدان میکرۆبی تر ڕۆکاتۆ من لە ژیانی ئیسلامی عەقڵی ئیسلامی ئاڵێ هەموو ئینسانێک خەتاە کەسمان نییە نابێت کەس بڵێ من خەتە تاوانم نەکردووە ئەوەیش هەمانە کەشف بێ هەیە کەشف نابێ ئەگینا کەسێ بڵێ بێ تاوانم درۆکە لە دنیادا پیاوە فەرمێ کول بەنی ئادەم خەتا نەک تەنها خەتایشمانە خەتاین ڕۆژانە مانگە بینین بە ئاسمان و ڕوویەکی زۆر جوانی هەیە بەڵام دیوێکی تاریکێتەوە نایبینی تا ئەسەر نەشەبینەوە دیوە تاریکە بەڵام ئەگە ببینی بە چی تیابێ تێگەشی برام لەبەرەوەی ئەم هەمومان زانی هەموو بەنی ئادەم خەتا بەڵام کێ باشترین خەتا تەوابوون ئەوە پیاوی چاکە کاڵێ هەڵم کردو داوای لێ بەد ناکەم ئەگەڕم خۆشەویستە ئیسلاحکەم بەڵام ئەگەر کەسێکمان بینی لە مەدرسەیەکە لە قوتابخانەیەکە لە کۆلێژەکە زانکۆیەکە هەڵەیەکی لەکەوێتەوە جارێکە ئەستن ئابڕووبردن و خاخود و خاشکردنی شخصیتی کەسێ بۆ شێوازە دەڕووی شەرعیوە قەدەغەیە چونکە بەقەدەر تاوانەکەی ئەبێ ئازێتی بێ بەڵام بێ کەرامەتی پارێزراوە بێ چونکە بەهۆی گوناهێک و کەرامەتی ئینسان نابێ شەق بکرێ ئینسان خوا پاراستوێت و کەرامەتی پێبەخشیوە ئەگەر ئینسانی لە شریعەتی ئیسلامیە زیناشەکە قەتلێکەکە بەقەدەر قەتلەکەی سزایە دێت بەقەدەر زیناکە عقوبەیە دێت بەڵام کەرامەتی بێ پارێزراو بێ ئەبرۆ شریعەتی ئیسلامی ئەمەی قانونێکی داناوە و نظامە نابێ فۆتێ کەرامە لەقەد کەڕەمە بەنی ئادەم شیعارێکی ئیسلامی گەورەیە لە هەموو کاتەکانە پارێزراوە مامەڵەکەت لەگەڵ ئەم دوقان لەم شتانەدا بەقەدەر شی خۆیەتی هەموو ئینسانە خەتا ئەوەش ئینسانە خۆ کەسیانی ئیدعای پێغەمبەراتی ناکە من پێغەمبەر نیم تۆش پێغەمبەری تۆش مەلایکەس من مەلایکە نین هەموو ئەم جا بەڕاستی ئەم هەڵانە تەنها تاکە کەسێک نییە ئەوەی کرد بێ وەڵێ لەو گەورەیە لە فڵان لە مامۆستایەکی ئاینی گەورەیە لە مامۆستایەکی زانکۆ گەورەیە بەڵام بەڕاستی تەنها ئەو نییە ئەم کەشفووە سەدایان تر کەشفنەوە ڕوشی داوە ناکاتەوەی تۆ بۆ ئەسەسەکە بە تەواوەتی زەڕوی سەفەرکەی ئەوە نەعەدالەتی و کوای ئەو زوڵمە بکەین کەشتێکی گەورەی جوانە ناو دەریایەکە بە یەک فاسیدۆ نەقڵ زوڵمێکی گەورەمان کردووە سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد پێنجوێنی زانای ئاینی کە لەم تۆ ڕێگەڵمانە